هەموو دنیا چاوی لەسەر ئەم یاریگایەیە لە نیوجێرسی و لە بەرامبەر باڵەخانە هەوربڕەکانی نیویۆرک یاریگای مێتلایڤ هەیە کە یاری کۆتایی مۆندیالی تیادا دەکرێت و ئەو کەسەی یاخود ئەو هەڵبژاردەی دەبێتە پاڵەوان لێرە لەم یاریگایە جامەکە بەرز دەکاتەوە. یاریگای مێتلایڤ 16 ساڵ پێش ئێستا بە دیاریکراوی لە دەی نیسانی 2010 یاریگای مێتلایڤ دروست کراوە بە تێچووی $600 ملیۆن کە ئەو کاتە پارەیەکی زۆر بوو بە نسبەت ئەمریکاوە بوو بە یەکێک لە گەورەترین یاریگاکانی ئەمریکا. لە ساڵی 2011 کۆمپانیای مێتلایڤ بۆ ئێشورانس ئەم یاریگایی کڕیەوە و ناوی نام مێتلایڤ. بەڵام ئێستاش کە یاریاخ پاڵەوانەتی جیهانیەکان کە لەم یاریگایە دەکرێت فیفا هەر دەڵێت یاریگای نیوجێرسی. هەموو چاوەکان لەسەر ئەم یاریگایە لەبەرەوە بە یاری کۆتاییەوە 8 یاری مۆندیال لەم یاریگایە بەڕێوە دەچێت. پێشتر ئێوە دەزانن یاری بەرازیل و مەغریب، یاری فەڕەنسا و سەنیگال هەر لەم یاریگایە ئەنجام دراوە و ڕۆژی دووشەممەی داهاتوش یاری نەرویج و سەنیگال لەم یاریگایە و چەندین یاری تریش لە یاریگاکە بەڕێوە دەچێت. یاریەک لە قۆناغی 32، یاریەک لە قۆناغی 16 و یاری کۆتاییش وەکوتم لەم یاریگایەوە بەڕێوە دەچێت. ئەوەی کە جێگەی سەرنجە خەڵکی ئێرە ئەوەی کە ئێمە قسەمان لەگەڵا کردوون یعنی زۆر باسی ئەوە دەکەن کە حەزەکەن مادام یاری کۆتایی لەم یاریگایە بەڕێوە دەچێت میسی یاخود کریستیان ڕۆناڵدۆ ببینەوە، لەبەرەوە یادگاریان لەگەڵ ئەو دوو یاریزانە هەیە و یاریان پێشتر لەم یاریگایە کردووە. ئەگەر باسی میسی بکەین لە جامی کوبا ئەمریکا لە ساڵی 2016 لێرە بەرامبەر بە چیلی یاری کرد، هەرچەندە ئەنجامەکە بەدڵی میسی نەبوو لەبەرەوە بەرامبەر بە چیلی دۆڕان و چیلی کاسەکەی بەرزکردەوە. لەلایەکی تریشەوە لە بەرامبەر یاریکی دۆستانە بەرامبەر بە بەرازیلدا لێرە هاتریکی تۆمار کرد میسی. لە ساڵی 2024 دیسانەوە لە جامی کوبا ئەمریکا میسی لەم یاریگایە یعنی بە بەشداری هەڵبژاردەی ئەرجەنتین 2 یاری گرنگیان بردەوە. ئەمە ڕێگەی خۆشکردبووی کە بگەنە یاری کۆتایی و جامەکە بەرزکەنەوە. بەنسبەت کریستیان ڕۆناڵدۆوە، کریستیان ڕۆناڵدۆش پێشتر لەم یاریگایە بەرامبەر بە ئیرلەندا یاری کردووە و لە جامی جیهانی یانەکان ساڵی پار لەگەڵ یانەی نەسر هاتنە ئەم یاریگایە و یاریان کرد. لێرە هاندەرێکی زۆر بەهۆی کریستیان ڕۆناڵدۆ ئەو کات کۆبوونەوە و هاوارە بەناوبانگەکەی کە گۆڵ دەکات و دەڵێ سوو لێرە بە یەک دەنگ لەم یاریگایەوە دووبارەیان دەکردەوە. یاریگاکە 82,500 کەس دەکرێت وەکو هاندەر. ئەمە گەورەترین یاریگای ئەمریکایە، بەڵام لە ڕیزبەندی یاریگا گەورەکانی جیهاندا پلەی 27 گرتووە ئەم یاریگایە. منەمە ئەوەتان بەبیر بخەمەوە و سەرنجە بدەم لەسەر ئەوەی کە هەفتەی پێشوو ئێمە لە نیویۆرکەوە وتمان هیچ یارێکی مۆندیال لە نیویۆرک بەڕێوە ناچێت، بەڵام هەندێک خەڵک دانوت ئەو یاریانە چیەکە لە مێتلایڤ بەڕێوە دەچێت. ئێرە مێتلایڤ دەکەوێتە نیوجێرسی، بەڵام بەهۆی ئەوەی کە نزیکن لە یەکەوە لەگەڵ نیویۆرکا بۆیە هەندێک خەڵک وا تێگەیشتووە کە یاریەکان لە نیویۆرک بەڕێوە دەچێت، نەخێر لە مێتلایڤی ویلایەتی نیوجێرسی ئەو یاریانە بەڕێوە دەچێت. لەلایەکی تریشەوە ئەم یاریگایە بەدەر نەبووە لەوەی کە لەم مۆندیالەدا ڕەخنەی لێ بگیرێ. دیدی دیشامپی ڕاهێنەری فەڕەنسا هەردوای بردنەوەکەیان بەرامبەر بە سەنیگال ڕەخنەی توندی لە چیمەنی یاریگاکە گرت، بەوەی کە چیمەنەکانی کورتن لە کاتی ئاوداندا هەندێک کێشە دروست دەبێ و یاریزانەکان زوو ماندوو دەبن، بۆیە ڕەخنە لە یاریگاکە دەگرن. واتە ئەم یاریگایی کە 8 یاری مۆندیال و یاری کۆتایی تیادا بەڕێوە دەچێت هێشتا لەلایەن هەندێک لە یاریزانان و لەلایەن ڕاهێنەرانەوە ڕەخنەی لێ دەگیرێت. من وەکو تیمی 964 لە بەردەم یاریگا زەبەلاحەکانی ئەمریکاوە بەردەوام دەبم لە ڕووماڵی یاریگا و یاریەکانی مۆندیالی 2026 لە ئەمریکاوە.